ئەستێرەکانی زانکۆ بە سپۆنسەری خۆشەویستان زۆر خۆشحاڵم بە دیداری ئەوەی ئازی شادەبم لە بەهێزترین ڕوبەڕووبوونەوەی نێوان زانکۆکانی کوردستان. بەڕێزان، بەرنامەی ئەستێرەکانی زانکۆ پێشبڕکێیەکی زانستی نێوان زانکۆکانی هەرێمی کوردستانە کە وەک نەریتێکی ساڵانە لەسەر ئاستی زانکۆکانی هەرێمی کوردستان بەڕێوە دەچێت. بەڕێزانم، لەم سیزنەدا 24 زانکۆ بەشدارە لە 23 بەشی جیاواز ڕوبەڕووی یەکتری دەبنەوە کە لە هەر بەشێکدا دوو زانکۆ بەریەک دەکەون کە پێشتر تیر و پشکیان بۆ کراوە و بە سێ قۆناغدا تێدەپەڕن. قۆناغەکان بریتین لە یەکەم قۆناغی خێرایی، پرسیارێکی خێرا عادەتەن ئاسانیشە، زوو کێ وەڵامی دایەوە دەستی نابە بۆتۆنەکە، ئەو کاتە ئەگەر وەڵامەکەی ڕاست بوو مافی ئەوەی هەیە لە قۆناغی دووەم کە قۆناغی کەتەگۆریەکانە یەکەم کەتەگۆری هەڵبژێرێ. قۆناغی دووەم قۆناغی هەڵبژاردننی کەتەگۆریەکان بریتیە لە 12 کەتەگۆری. لە 12 کەتەگۆریە لە هەر کەتەگۆریەک دوو پرسیار هەیە ئەیوب، هەر پرسیارێکیش دەخاڵی لەسرە، واتە ئەگەر زانیان دەخاڵ بەدەستێن بۆ زانکۆی خۆیان. قۆناغی سێمە کۆتا قۆناغی ڕوبەڕووبوونەوەی تاکە کەسیە. لە هەر زانکۆیەک دوو بەشدار بوو دێتە لای من و سێ پرسیاریان لێ دەکەین، هەر پرسیارێک 5 خاڵی لەسرە، لە مایانە هەڵبژاردننی تیانە، تەنها ئەبێ بە زیرەکانە و بە خێرایانە وەڵامی پرسیارەکە بنەوە. گەر لایەنێک زانی پرسیارەکەی زانی ئەو 5 خاڵ بەدەستدێنێ، گەر نەی زانی ئۆتۆماتیکی دەچێتە لایەنی ئەملا ئەگەر زانی 5 خاڵ بەدەستدێنێ، ئەگەر نا کەسیان خاڵ بەدەست ناهێن و ئەو پرسیارە دەفەوتێ. بەڕێزانم، ئەمڕۆ دوو زانکۆ بەشدارە. زانکۆی هەولێری پزیشکی سوبحانی ئەیوب، تەمەن 22 ساڵ، قوتابی قۆناغی چوارەمی پزیشکی گشتی. لە داهاتوودا ئارەزووی ئەوەیە بێتە پزیشک لە بواری نەشتەرگەری مێشک و دەمار. هێلین فەرهاد، تەمەن 22 ساڵ، قوتابی قۆناغی چوارەمی کیمیایی ژیانی کلینیکی. لە داهاتوودا ئارەزووی ئەوەیە بێتە بازرگان لە بواری پزیشکی. محەممەد یاسین، تەمەن 22 ساڵ، قوتابی قۆناغی چوارەمی پزیشکی گشتی. لە داهاتوودا ئارەزووی ئەوەیە بێتە پزیشک لە بواری مێشک و دەمار. ڕەهێڵ هیوا، تەمەن 21 ساڵ، قوتابی قۆناغی سێمی پزیشکی گشتی. لە داهاتوودا ئارەزووی ئەوەیە بێتە پزیشکێکی سەرکەوتوو. زەنەری باشمان کۆ کردوێتەوە، هیوام وایە سەرکەوتوو بین. بە هیوای سەرکەوتن. خۆمان زۆر بەباشی ئامادە کردو بە ورێکی زۆر بەرزۆش هاتوون، ئیشاڵڵا هەرسەر دەکەین. بۆ بردنەوە هاتووین. هیوای سەرکەوتن لە قوتابیەکانم دەخوازم کەوا ئەوڕۆ بەشداری دەکەن لە بەرنامەی ئەستێرەکانی زانکۆ، هیوادارم کەوا سەرکەوتن. و زانکۆی کوردستان. گۆراز سەلام، تەمەن 22 ساڵ، قوتابی قۆناغی دۆمی زانستە سیاسیەکان. لە داهاتوودا ئارەزووی ئەوەیە بێتە سیاسەتمەدار. ڕۆشنا عومەر، تەمەن 24 ساڵ، قوتابی بەشی ئەندازیاری سۆفتوێر. لە داهاتوودا ئارەزووی ئەوەیە بێتە دیڤلۆپەر. هەڵۆ عادل، تەمەن 26 ساڵ، قوتابی قۆناغی چوارەمی بازرگانی و کارگێڕی. لە داهاتوودا ئارەزووی ئەوەیە بێتە گوتەبێژی گشتی. لاوێن ئەمجد، تەمەن 23 ساڵ، قوتابی قۆناغی سێمی ئەندازیاری نەوت. لە داهاتوودا ئارەزووی ئەوەیە لە کەرتی نەوت کار بکەن. زۆر بە خۆشحاڵیەوە ئامادەمە بەورەکی بەرزەوە بە هیوای سەرکەوتن. ئینشاءڵڵا سەرکەوتی دەبین. ئێمە بۆ بردنەوە هاتووین. بەباشی خۆمان ئامادە کردووە و هەروە هیوادارم کەەوە سەرکەوتن بەدەست بێنێت. ئێمە وەکو زانکۆی کوردستان هەولێر بەشداری لەم پرۆگرامە و قوتابەکانیش باش ئامادەن بۆ ئەوەی سەرکەوتوو بن لەم پرۆگرام. خۆشەویستان، دووبارە سڵاو. ئەستێرەکانی زانکۆ دەست پێ دەکا. دەستپێک بە پرسیارێکی خێرا، وەڵامێکی خێرامەوێ. کامتان
زانیتان زوو دەست بێن بە بۆتۆنەکە وەڵامەکە بنەوە بەڵام ئاگادار بن ئەگەر زوو دەستانە بە بۆتۆنەکە و وەڵامەکەتان نەزانی ئۆتۆماتیکی ئەچێتە ئەو بەر یاخود بەعکسەوە بە پێچەوانەوە ئەو کاتە بەری ئەو بەر ئەتوانێ مافیەوەی هەیە یەکەم کاتەگۆری هەڵبژێرێ پرسیارەکە ئەمەیە دامەزرێنەری کۆمپانیای ئەپڵ کێ بوو زانکۆی کوردستان ستیڤ جۆبس ستیڤ جۆبس ستیڤ جۆبس ستیڤ جۆبس زۆر ڕاستە ئەو وەڵامە ڕاستەدان هیچ خاڵێکی لەسەر نەبوو بەڵام ئەوەیە لە قۆناغی کەتەگۆریەکان ئێستا مافیۆتان هەیە یەکەم کەتەگۆری هەڵبژێرن کەتەگۆریەکانیش کیمیا فیزیا ئەدەبیات لۆژیک بیرکاری مێژوو جوگرافیا هونەر وەرزش تەکنەلۆژیا بایۆلۆژی تەندروستی بەڵێ 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 هونەر زانکۆی کوردستان هونەر هەڵبژێرن وەک وتمان لە هونەر ئەی و بی هەیە کامیان هەڵبژێرن ئەمەیان تەنها چانسە یعنی حەقی بەسەری تۆ نییە بی سۆڵۆ لە میوزیکدا بە چ واتایەک دێت ئەی ئارام بی خێرا سی تاکە کەسی دی هیچ کام 30 سانیەتان هەیە وەڵامەکەتان ڕاست بێ دەخاڵ بەدەستێنن وریابن دڵنیام کە کەسێ بەڵێ ئامادەین سی تاکە کەسی سی تاکە کەسی دڵنیان دوا وەڵام دوا وەڵامیشیانە و زۆر زۆر دڵنیان دیارە مۆسیقیشان تایە سی تاکە کەسی زۆر ڕاستە زانکۆی کوردستان دەستان خۆش بێتوانیتان دەخاڵ بۆ زانکۆکەتان سۆگەکەن زانکۆی هەولێری پزیشکی لۆژیک لۆژیک زانکۆی هەولێری پزیشکی لۆژیک هەڵدەبژێرن لە لۆژیک ئەی و بی هەیە ئەی ئەی ئەگەر سێ مریشک لە سێ ڕۆژدا سێ هێلکە بکەن کەواتە نۆ مریشک لە ماوەی نۆ ڕۆژدا چەند هێلکە دەکەن ئەی 27 هێلکە بی 9 هێلکە سی 18 هێلکە دی 34 هێلکە 30 سانێتان هەیە دەخاڵ بەدەست بێنن ئەو هێلکە ئەو مریشکە داماوانە چەند هێلکاکەن ینی بە سێ ڕۆژان یەکێکی دەکە نۆ مریشک بە سێ ڕۆژ سێ ڕۆژ حاسیبەتان بۆ نییە بەکاربێن تاکە 27 سوال پرسیارێکی لۆژیکیە کاتان خەریکە نامێنێ نوێ بڕێنە وەڵامێکم دەوێت کاتان خەریکە نامێنێ 27 نوێ بیکە بنەوە ئەی 27 بیکە بنەوە بیکەڕێنەوە 27 زۆر ڕاستە 27 هێلکە زانکۆی هەولێری پزیشکی توانی دەخاڵ بۆ زانکۆکەی سۆگەرکە ئەو مریشکە داماوانە 27 هێلکە زانکۆی کوردستان تەکنەلۆژیا تەکنەلۆژیا دیسان ئەویش ئەی هەیە و بی هەیە خۆتان و شانستان ئەی 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 کام لەمانە بەکاردێت بۆ ڕفرێشکردنەوەی ویندۆی کراوەکان لە ویندۆزدا ئەی F5 B F9 C F8 D F7 سی سانیەتان هەیە سی چرکە بەڵێ ئێستا بەڵێ ئەی F5 AF5 زۆر دڵنیان دوا وەڵام زۆر ڕاستە دەخاڵتان بەدەستێنا زانکۆی کوردستان زۆر دڵنیان لە وەڵامەکانتان ئەوەم پێخۆشە زانکۆی هەولێری پزیشکی ئێوەش دڵنیا بن لە وەڵامەکان وە کاتەگۆریەکە لۆژیک دووبارە لۆژیک ئەی نەماوە تەنها بی هەیە بە ناچاری بی لە چەند ڕێگا دەتوانی پەتێکی 23 مەتری بە ئەندازەی 2 مەتری و 7 مەتری دابەش بکەین ئەی 1 B 2 C 3
دی 4 30 ثانیەتان هەیە گەر وەڵامەکە ڕاست بێت دە خاڵ مسۆگەرەکەن بۆ كاك فران دورك لە پرسیارەکە تێناگەین قەزیتە یعنی پەتێکت پێیە 23 مەترە چەند جار بیبڕی 2 مەتریت ئەبێ و 7 مەتری دەبێت تەنها 2 مەتری و 7 مەتری چەند جار بیبڕی 2 مەتری پیا دەبی بە یەکسانی خەریکە نامێنێت سی وەڵامی کۆتایی سی سێ جار 3 جار بەداخەوە وەڵامە ڕاستەکە بی 2 جار 2 جار یا دویە یا حەفتیە یعنی 2 جار بیبڕی زانکۆی کوردستان لۆژیک نەماوە لە کەتەگۆریەکانە چی هەڵبژێرن ورزش بی لە وەرزش بی یاری تۆپی دەست چەند ناوبژیوانی هەیە ئەی 2 ناوبژیوان بی 1 ناوبژیوان سی 3 ناوبژیوان دی 4 ناوبژیوان 30 ثانیەتان هەیە بۆ ئەوەی دەقاڵ بەدەست بێنن تۆپی دەست واتە تۆپی دەست ئەوەی بۆ شەبکە نانەش تایڕەیە دەست ئەوەی گۆڵی تێدا بەدەست هاندبۆڵیش هەیە گەمەکەی بەناوی هاندبۆڵ کاتان خەریکە نامێنێ وەڵامێک مەوێت کاتان خەریکە نامێنێ ئەی دوو ناوبژیوان ئەی 2 ناوبژیوان زۆر ڕاستە ئەو گەم مەتحکردن ئەم جارەوتم زۆر دڵنیان لە وەڵامەکەتان زۆر دڵنیان نەبوون بەڵام دوجار چانسیان هەبوو دە خاڵیان مسۆگەر کرد بۆ زانکۆکەیان زانکۆی هەولێری پزیشکی تەندروستی تەندروستی ئیشەکەی خۆتان ئەی تەنها ئەی ماوە ڕێژەی گونجاوی خواردنی سەروپێ بۆ مرۆڤی تەندروست چەندە ئەی 1 هەتا 2 جار لە مانگێک بی 1 هەتا 2 جار لە هەفتەیەک سی 3 جار لە مانگێک دی 3 جار لە هەفتەیەک 30 ثانیەتان هەیە برامج ايه چونکە گۆشتی چەند جار سەروپێ بخۆین باشەوە بۆ ئێمە بیودین یا برامج ئەی ئەی بەڵێ ئەی 1 هەتا 2 جار زۆر ڕاستە سوانیتان مێژوو مێژوو زانکۆی کوردستان مێژوو هەڵەبژێرێ پرسیاری بی پرسیاری بی یەکەم شۆربای جۆ لە مێژوودا لە چ شوێنێک لێن دراوە ئەی گوندی ئەریحا لە فەڵەستین بی گوندی چەرمۆ لە نزیک چەمچەماڵ سی شاری مەمفیس لە میسر دی ئەشکەوتی شانەدەر یەکەم چێلگا لە گوندی تەرمۆ بووە فەڵەستینیش ئاویشان هەبووە سۆ دەبایە شۆربیان دروست بکە چەرمۆ کاتان خەریکە نامێنێ شۆربای جۆ بیرکەنەوە ها خۆشیشە باڵێ گوندی کاتان خەریکە نامێنێ بی گوندی چەرمۆ لە نزیک چەمچەماڵ بی گوندی چەرمۆ بەداخەوە وەڵامەکە هەڵەبوو وەڵامی ڕاست ئەشکەوتی شانەدەر یەکەم حەزارەت زانکۆی هەولێری پزیشکی باش فیزیا فیزیا بەڵێ زانکۆی هەولێری پزیشکی فیزیا هەڵەبژێرن ئەی ئەی بواری موگناتیسی لە ناوەندی موگناتیسێکدا چەندە ئەی زۆرترینە بی کەمترینە سی سفرە دی کەمترە لە سفر 30 ثانیەتان هەیە 30 ثانیەتان هەیە زۆرترین لە نزیکێتی چەند مەسافە دوورکەوێتەوە کەم دەبێتەوە دەبتە کەمترین ناوەندەکە
ناوەندەکە سفرە لێ لە یەکتر ئەتراک ناکەن کلاچ پۆست 11 سانیەتان ماوە سفرە بەس ئەو ناوەندە چێ بینی سفر باکوور و باشووریان لە ناوەڕاستی ناوەندی سفر کاتان خەریک سفر زۆر ڕاستە واتە مەجای موگناتیسی و مەجای موگناتیسی لە ناو ناوەندی موگناتیسەکە سفرە هیچ شتیانی زانکۆی کوردستان تەکنۆلۆژیا تەکنۆلۆژیا تەکنەلۆژیا بی کەواتە بی ئیمێلی نەناسراو و نەخوازراو لە کام فۆڵدەردا خەزم دەکرێت ئەی سپام بی ئینبۆکس سی سنت بۆکس دی تراش چی سانێتان هەیە؟ لە هەندێک ئیمێڵان بە سپام لە هەندێک ئیمێڵان بە جەنک سە جەنکی تێدانە دەبێت سپام بیتن ئەی سپام کاتان زۆر ماوە دیسانە دوا وەڵامتانە؟ ئەی سپام دوا وەڵام ئەی سپام دوا وەڵام وتی لەسەر یەک وەزنە زۆر ڕاستە دەستان خۆش بێت توانیتان دەخەڵ بەدەست بێن بۆ زانکۆکەتان لە ڕاستیا پرسیارێکی ئاسانی زانکۆی هەولێری پزیشکی تەندروستی تەندروستی بی کەواتە دووبارە بی ناچاری خواردنی کام یەک لەم خواردنانەی خوارەوە کاریگەری کەمتری هەیە لە دروستبوونی ڤیتامین دی ئەی ماسی بی شیر و بەرهەمەکانی سی سەوزە و میوە دی هێلکە چی سانێتانەیە وەڵامە ڕاستەکە دەخەڵ بەدەست دێنن ڤایتامینی بەخۆی فات سۆلیبل ڤایتامینە کاتە هێلکەش کۆلسترۆلی تێدایە و ماسی شیر و بەرهەمەکانیشی ئۆڕێدی پەیوەندیان ڤایتامین دی هەیە سەوزە و میوە سی دڵنیان سەوزە و میوە سی کەواتە سی سەوزە و میوە زۆر ڕاستە زانکۆی هەولێری پزیشکی دەخاڵیان بەدەست هێنا دەچینەوە لای زانکۆی کوردستان ئێوە چی هەڵەبژێرن وەرزش وەرزش ئەی لە ساڵی 2010 کامیانە جامی خولی نایابی عێراقی بەدەست هێنا ئەی هەولێر بی زەورا سی دهۆک دی قووەت جەویە سی سانێتان هەیە؟ هەولێرە یا هەولێرە یا 2010 دۆگە 2010 نا بۆ زەوی ئەو کاتی نەبوو دوایە هات هەولێرە کاتان ئەی هەولێر ئەی هەولێر ئەی هەولێر بەداخەوە لە ساڵی 2010 دهۆک جامی خولی نایابی عێراقی بەدەست هێنا بەداخەوە نەتانتوانی ئەو دەخاڵە مسۆگەرکەن بۆ زانکۆکەتان دەچینەوە زانکۆی هەولێری پزیشکی کیمیا کیمیا ئەی و بی هەیە هەردووکی لە خۆمانە بی بی کێشەنێ باین کێشەنیە ئەڵێن کێشەنیە بە ئەیبێ کەواتە کام لەم زانایانی خوارەوە لە ساڵی 1911 خەڵاتی نۆبلی وەرگرت بۆ دۆزینەوەی دوو توخمی تیشکدەر رادیۆم و پۆلۆنیۆم ئەی جۆن دالتۆن بی دێمێتری مەندەلێف سی ئێمیل پیسچەر دی ماری کیوری سی سانێتان هەیە دی ماری کیوری تاکی زۆر دڵنیابوون زۆر خێراون یعنی هیچ بەدڵنیایی و دی ماری کیوری ماری کیوری تاکە ئافرەتە دوو خەڵاتی نۆبلی وردەوە ئەو زانیارێکی ئەکسترایە پێویستی باڵبژارنەکانیش نەبوو زۆر ڕاستە دەستان خۆش بێ زانکۆی هەولێری پزیشکی دوجار خۆشی بەو مادە تشکدەرانە تووشی شێرپەنجە بوو زانکۆی کوردستان جوگرافیا جوگرافیا
ئەی و بی هەیە ئەی کەواتە ئەی جوگرافیا کام لەمانی خوارەوە بە چینی یەکەمی بەرگە هەوای زەوی دەناسرێت ئەی تیرمۆسفیر بی مێزۆسفیر سی ستراتۆسفیر دی ترۆپۆسفیر 30 ثانیەتان هەیە Stratosphere. I think. I'm not sure. بس الثيرمو يعني قرمي. وزن ستراتوسفير ستراتوسفير. وزن ستراتوسفير وزن ستراتوسفير چینی یەکەمی بەرگە هەوای زەوی سينية كم. اوكي. والله هي أول مجرد. کاتان خەریکە نامێنێ ستراتوسفير سی ستراتوسفێر سی ستراتۆسفێر نازانم بەداخەوە وەڵامەکە هەڵەیە وەڵامی ڕاست ترۆپۆسفێر ئەتوانی بڵێ نیوەی وەڵامەکە ڕاست بوو سفێرەکەی ڕاست بوو زانکۆی هەولێری پزیشکی کیمیا فیزیا ئەدەبیات بیرکاری مێژوو جوگرافیا هونەر بایۆلۆژی فیزیا فیزیا فیزیک بی ساڵی ڕووناکی یەکەی پێوانەی کام لەم بژارانەی خوارەوەی ئەی کات بی دووری سی ڕووناکی دی خێرایی 30 ثانیەتان هەیە وەڵامەکەتان ڕاست بێت دەخاڵ بسۆگەرەکەن بۆ زانکۆکەتان بی دووری دڵنیان بی دووری و دڵنیاشن بەڵێ ساڵی ڕووناکی سەنە ضەوئیە زۆر ڕاستە زانکۆی هەولێری پزیشکی کەوتونەتە خۆیان و هەر خاڵ بەدەست دێنن بۆ زانکۆکەیان زانکۆی کوردستان ئێوەش بکەونە خۆتان و خاڵ بەدەست بێنن بۆ زانکۆکەتان چ کاتەگۆریەک هەڵەبژێرن كيمياء اوكي. كيمياء كيفين يك ما اگرنا جماعت کو بایولوژی لگا بایولوژی كنا سي. بایولوژی دەی خێرا کاتەگۆریەک بيولوجي باجلينا كيمياء 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 کیمیا کیمیا زانکۆی کوردستان کیمیا هەڵەبژێرن بی هەیە کەواتە بی ناوی ئەو زانایە چییە کە خشتەی خولی توخمەکانی لە ساڵی 1969 دا دانا ئەی تیۆدۆر ریچارد بی ئەنتۆنی لاڤازیە سی دیمیتری مەندلێف دی ماکس پلانک 30 ثانیەتان هەیە بۆی ئەو وەڵامەمان دەستکەوێت و دەخاڵ یا بەدەست دێنن یا بەدەست دێنن periodic table سي ديمتري ماندليف اوكي. سی دیمیتری ماندلێف سی دیمیتری مەندلێف دڵنیان دوا وەڵام دوا وەڵام زۆر ڕاستە ئەوە هیلاک بوون چی بوو پرسیارەکەمە سەخت بوو بەرحاڵ توانیتان دەخاڵ بەدەست بێنن دەچینەوە زانکۆی هەولێری پزیشکی ئێوە چی هەڵەبژێرن جوگرافیا جوگرافیا بی بی ڕووباری سیند دەکەوێتە کام وڵاتەوە ئەی پاکستان بی هندستان سی ئەفغانستان دی ئێران 30 ثانیەتان هەیە ڕووباری سیند دەکەوێت پاکستان هندستان ئەفغانستان ئێران هندانی کاتتان خەریکە نامێنێ کامێ بژێن ئەگاتان لە کات بێ باش بۆ هەندیش بەناوبانگترە لە بۆ سفەرش بی هندستان بی هندستان بزانین سین زۆر ڕاستە باشە دڵنیا بوونیەوەیە دڵنیا بوونیا هەروە وەڵامتاندایەوە تۆ دڵنیا بووی بڵێ هینتە ئەوە گەورەیە و ئەوە خەڵکی تێ هەموو شتێکی تێ زانکۆی کوردستان ئێوە چی هەڵەبژێرن
هنر هونەر اینجا لە هونەر ئەی کام لەم هونەرمەندانە بەڕەگەز ئیتالین ئەی لیۆناردۆ داڤینچی بی مایکل ئەنجلۆ سی ڕافایل دی هەرسێکیان سی سانێتان هەیە ئەم هونەرمەندانە مايكل أنجلو شنو؟ کامیان بس يقدر ئیتالین ئیتالیانۆ مايكل أنجلو مايكل أنجلو ليوناردو دافنشي إيشان لإيطاليا كرديا بس كامان خلشي ويندر ليوناردو دافنشي هوا بس مايكل أنجلو نازانم دافنشي. ڕەگەز ئەگەر هەو بێ دافنشي وەبزانم ڕافایل فەرەنسا کاتان خەریکە نامێنێ أي ليوناردو دافنشي ئەی لیۆناردۆ داڤینچی ئەی وەڵامە ڕاستەکە هەرسێکیان لیۆناردۆ داڤینچی ڕافایل مایکل ئەنجلۆ دەچینەوە زانکۆی هەولێری پزیشکی ئەدەبیات بیرکاری مێژوو بایۆلۆژی بيولوجي بایۆلۆجی بله أي. أي خۆتان یەکلاکەنەوە بی ئەی، ئەی 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 مێشولەی مەلاریا جگە لە گواستنەوەی نەخۆشی مەلاریا کام لەم دەردانەی خوارەوە دەگوازێتەوە ئەی دەردەتای دەنگی بی دەردە فیلاریا زی هەوکردنی مێشک دی هەوکردنی جگەر سی سانێتان هەیە هەپاتایتس حكم زي هيباتايتس أظن كمان درتاي دنجية ها؟ أظن دنجية دنجي بس يك دقة وقت من ما دنجية أي دەردەتای دەنگی دەردە فیلاریا دەردەتای دەنگی فیلاریا. آسيا هي فيلاريا بلان دنجية أو منطقية دەردەتای دەنگی بەنگلیسیە دنجي فيفر آه. دنجي دنجي نازم لولي ريه دبيش تكبي کاتان خەریکە نامێنێ دەردەتای دەنگی دانێ هەپاتایتس دنجي ئەم مێشوو لە بەڵایە چیژەشەکە وەڵام دردتاي دنجي ئەی دەردەتای دەنگی یا رب بەداخەوە وەڵامە ڕاستەکە دەردە فیلاریا نەتانتوانی ئەو دەخاڵەت بەدەست بێنن بۆ زانکۆکەتان دەچینەوە لە زانکۆی کوردستان ئەدەبیات بیرکاری مێژوو بایۆلۆژی دەتوانین چی هەڵەبژێرن؟ وانیا مێژوش هەیە بیرکاری هیچ نازانم ئەم مێژوو کوێ با زوو مێژوو مێژوو پێی خۆتان مێژوو یەک دەنگماوە. مێژوو مێژوو ئاسانمان کردو بۆتان تەنها ئەی هەیە کەواتە مێژوو ئەی لە سنووری پارێزگای هەولێر مرۆڤی سەردەمی نیاندەرتاڵەکان لە چ ئەشکەوتێکدا ژیاون ئەی ئەشکەوتی پڵنگ بی ئەشکەوتی کاوانیان سی ئەشکەوتی شانەدەر دی ئەشکەوتی خەرواتان سی سانێتان هەیە پێش خوێندومە نیاندەرتاڵەکان لەناوچەی شانە دەربوو هەولێر کۆن لە ئێستا سنووری پارێزگای ئەشکەوتەکانی هەولێر دیکە بەڕاستی گیان ئەها ئێستا خۆشیان نەماون لیان پرسی بیکە شانەدە سی شانەدەر ئەشکەوتی شانەدەر سی ئەشکەوتی شانەدەر زۆر ڕاستە بەهۆی نیاندەرتاڵەکان و ئەشکەوتی شانەدەرەوە توانیتان دەخاڵ بەدەست بێن بۆ زانکۆکەتان زانکۆی هەولێری پزیشکی بزانین لە کەتەگۆریەکان ئێستا چی ماوە ئەدەبیات بیرکاری بایۆلۆژی بيكاري بيكاري بیرکاری لە بیرکاریدا أي أي ئەی کەواتە بیرکاری ئەی کۆکراوەی کۆلکە موجەبەکانی ژمارە 12 دەگاتە چەند ئەی 15 بی 16 سی 27 دی 28 سی سانێتان هەیە کۆلکە جارانەکانەوە يك كوسة كوش الشازدة ما يك دو بيستوش كده بيستوش كده کۆلکە موجەبەکانی 12 بيستوش 12 ده بيستوش ده بيستوش بس قد وانزل عنها يعني في ثمانية كم بيستوش تبرع ئەی بیست و دوو. حاسیبەتان بۆ نییە ژینا زۆر ئاسان بوو طب وەڵامێکم بەرێ کاتان خەریکە نامێنێ لا لا بس سي زوو زوو وەڵام زوو بيستوهاش دي دی 28 زۆر ڕاستە
ئەگاتە 20. زانکۆی کوردستان ئەدەبیات بیرکاری بایۆلۆژی جان ادبيات ئەدەبیات open your mind ئەدەبیات ادبيات ئەدەبیات أيان بي أنا بجرب ئەی و بی هەیە لە ئەدەبیات هەڵۆ ئەی اي ڕۆمانی 100 ساڵ تەنیایی بەرهەمی کام نووسەرە ئەی گۆنتەر گراس بی تۆنی مۆریسۆن سی گابریێل گارسیا مارکێز دی ساموێل بێکێت 30 سانێتان هەیە کێ زۆر لە ئێوە حەزی لە خوێندنەوەیە أوكي بإنجليزي جابرييلا سي جابريل غارسيا ماركيز سی گابریێل گارسیا مارکێز خوێندوتانەتەوە وا دڵنیا بوون لا والله اشتنا ناوەکەی زۆر دوور درێژە بێ و بێ هیلاکەبی زۆر ڕاستە زانکۆی کوردستان تەقاڵی بەدەستهێنا لە سای سەری گابریێل مارکێز کاتەگۆریەکان ئەوەی نەماوە بیرکاری بیرکاری ناڵ بی لە بیرکاری بی چکە ئەزانن خۆیان نەما. ئەیان هەڵبژارد وەڵامەکەشیاندایەوە کەواتە بیرکاری بی کام لەم ژمارانەی خوارەوە بە نزیکەی یەکسانە بە 4/5 A 0.8 B 0.08 C 0.008 D 0.0008 A 0.8 0.8 بەڵێ اوكي بەدڵنیایەوە بەدڵنیایەوە زۆر دڵنیان کە تقریبا تقریبا دووبار هەڵبژارنی نەدەویست 0.8 زۆر ڕاستە بینی خۆمان بێ پرسیارێکی ئاسان نەبوو لە هەندێک جارە شانس دەورە بینێ پرسیارەکە ئاسانە هەندێک جار شانسەکەتان خراپە پرسیارەکە تۆزە سەخترە بەڵام ئێوە بڵێن ئێمە شانسمان هەیە پرسیاری ئاسانتان بۆیە زانکۆی کوردستان ئەدەبیات بایۆلۆژی لە مەشاوەستن دوودانێ ئەدەبیات ادبيات بي ئەدەبیات و بیش بیش ئەوە مەطلع بس بيما ئەدەبیات بی کام لەم بەرهەمانە نووسینی شێکسپیر نییە ئەی ئۆتێلۆ بی مەرگەساتی شالێر سی هاملت دی دۆنکی شۆت 30 سانیەتان هەیە کام لەم نووسینانە نووسینی شێکسپیر نییە دي جوابك دي دوكي شوت شێکسپیری بەناوبانگ أجر أنا دعوة تنتقم دی دوالام دي دون كيشوت دوا وەڵام دی دۆنکی شۆت کێ داوەتی کێکات زۆر ڕاستە ئەوە دڵنیا بوو ئەیوو ئەگەر وانە بوو داوەتانەکەم کەواتە داوەتەکەی نەکرد زانکۆی هەولێری پزیشکی بایۆلۆژی بایۆلۆژی ئێ بی 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 بیانە بوونە بیمانەی بی کام لەم هۆرمۆنانەی خوارەوە هانی دابەشبوونی خانەکانی ڕوەک دەدات ئەی ئۆکسین بی جبرلین سی کینین دی دۆمین 30 سانیەتان هەیە ئۆکسجین کۆتا پرسیار ئۆکسجین. لە لە ئۆناغی ئۆکسجین کاتەگۆریەکان ئەش ڕۆشنە پێکاتن دەکات لە ناو گەڵای ڕووەک کە ڕۆشنە پێکاتن دەکاتن ئەو کاتی کۆتا دەخاڵە دوان بەدەستی بێنن بۆ زانکۆکەتان یان نا گیبرین چیە ئەی ئۆکسین کاتان خەریکە نامێنێ ئەی ئۆکسین ئەی ئۆکسین لەم گیبرین بەداخەوە کینین وەڵامە ڕاستەکەی و نەتانتوانی کۆتا دەخاڵ بەدەستبێن بۆ زانکۆکەتان پێشەوەی بچینە قۆناغی دووەم ڕووبەڕووبوونەوەی تاکەسی حەزەکەم بە ئێوەی خۆشەویست بڵێم زانکۆی کوردستان 80 خاڵی بەدەستهێناوە
وە زانکۆی هەولێری پزیشکی 90 خاڵی بەدەستهێناوە. کات ماوە وە قۆناغێکی تر ماوە لەو قۆناغاتوان خاڵەکاتان بەرز بکەنەوە. خۆشەویستانم دوای ناوبڕێک و دێنە وڵاتان. ئەستێرەکانی زانکۆ بە سپۆنسەری ئەستێرەکانی زانکۆ بە سپۆنسەری هونەرمان هەڵبژارد لەبەرەوەی زیاتر لە تەلەڤیزیۆن لە ئینتەرنێت زیاتر هەواڵی وان زووتر بڵاو دەبتەوە. ئێمە وەکو تیمەکە هەمومان باگراوندی هونەرمان هەبوو بۆیە ویستمان بە تیم مناقەشە لەسەرم پرسیارە بکەین. بەرەوە هونەرشمان هەڵبژار ینی قوتابیمان تێدا بوو کە لەو بوارە شارەزا بیت بەڵام کە سەرکەوتنیشمان بەدەست نهێناوە. تەکنەلۆژیامان هەڵبژار چونکە بەخۆم سۆفتێرم و سۆفتێر دەخینمەوە معلوماتیشم هەر لەگەر تەکنەلۆژیا هەیە چونکە ویش شتەکە لە ژیان ڕۆژانە بەکاری دێنین. تەکنەلۆژیامان هەڵبژار لەبەرەوە یەک لە ئەندامەکانمان ڕۆشنە لە تەکنەلۆژیا زۆر باشە و هەروەها خۆی هەر لەو بارەی خوێندووە و لەبەرەوە هەڵمامژارد و هەروەها جوابەکەشمان ڕاست دەرچوو. بەڵێ لە پرسیاری چارەم پرسیارەکە خۆش بوو شتێک بوو معلوماتم هەبوو بەس بەو دەرەجەی نا چونکە لە گوندی چەرمە کشتکاڵ دەستی پێ کرد بەس ئاویان کەم بۆ نەیان کردتە شۆربە نازانم. بدايات ئێمە پلانەکەمان تۆزێک ئاواڕۆیی کە لۆژیک هەڵبژێرین بۆی سترێسێک بخەینە سەر وان و سترێسێکی خۆمان لابەرین. تەندروستیشمان هەڵبژاردەوە بەخۆم بێگومان ینی لە پزیشکی گشتی نێوم خۆمان لە تەندروست مالوماتێکی باش و فراوانمان هەیە. دووجار لەسەرێک تەندروستیمان هەڵبژار و لە هەردووچدا توانیمان وەڵامی ڕاست بەدەست بێن. بیرکاریمان یەک لەو کاتگۆریە نانەدانا کە بتوانین زۆرترین خاڵی لێ بەدەست بێن هەر وەکو تەندروستیەکە. جوگرافیامان هەڵبژار چونکە زۆر لە ناوی پایتەختی وڵاتەکانمان لەبەرە. جوگرافیا گروپی بەرامبەر هەڵی بژار جوگرافیا پرسیارێکی پرسیان بواتەوە. ئیتر ئێمەش وتمان خۆی لێ دەین لەوانەیە پرسیارەکەی تر ئاسان بێ یان لەوانەیە پایتەخت بێ بەس باش بوو ئەویشمان زانی سیندەکە ئەوەی ڕووباری سیندا. زانیاریمان باشە لەسەر فیزیا لەوانەیە لە بایۆلۆژی و لە کیمیا و لە بوارەکانی تر باشتر بین بۆی بڕیارماندا فیزیا هەڵبژێرین و دووجار هەڵمامژارد و هەردوو وەڵامەکەشمان زانی. من خۆمە زۆر حەزم لە سەروپەیە سەراحەتەن ڕاستە لە بەشێکی پزیشکی دەخوێنم بەڵام خاسن زستانان هەفتەی ڕۆژێکی سەروپێ بخۆم پێما سەریە. خۆشەویستان دووبارە سڵاو و کۆتا قۆناغ دەست پێ دەکەین قۆناغی ڕووبەڕووبوونەوەی تا کەسی. لەم قۆناغەدا هەر زانکۆیەک هەر چوار بەشدار بووکە بەشدارە بن و دوو کەس دێتە لای من سێ پرسیار لە دوو قوتابی دەکرێت هەر پرسیارێک 5 خاڵی لەسرە پرسیارەکە دەکرێت کێ زوو دەستی بە بۆتۆنەکەنا مافی وەڵامدانەوەی هەیە گەرزانی 5 خاڵ بەدەستدێنێت گەر نەیزانی دەچێتە لای تیمی بەرامبەر و گەر ئەوان زانیان 5 خاڵ بەدەست دێن گەرنا ئەو پرسیارە دەڕوات و دەچینە پرسیاری دووەم و سێەم هەر کەس وتم هەر دوو کەس سێ پرسیاری لێ دەکرێت. پێشەوە ئەمەوێ بەبیرتان بێنمەوە زانکۆکان چەند خاڵیان بەدەست هێناوە. زانکۆی کوردستان 8 خاڵ و زانکۆی هەولێری پزیشکی 90 خاڵ. پێشەوەی دەست پێ بکەین زانکۆی هەولێری پزیشکی گۆڕانکاریەکی کردووە لە بەشداربووەکانی حەزەکەین بزانین ئەم گۆڕانکاریە چییە؟ گۆڕانکاریەکانی زانکۆی هەولێری پزیشکی هێلین فەرهاد پێشبڕکێەکە بەجێ دێڵێ بۆ شادان نیعمەت. شادان نیعمەت تەمان 22 ساڵ قوتابی خۆناغی چوارەمی کیمیایی ژیانی کلینیکی لە داهاتوودا ئارەزووی ئەوەیە بێتە مامۆسای زانکۆ. شاداخان بەخێربەی بۆ پێشبڕکێەکە و بە هەمان شێوەش زانکۆی کوردستانیش گۆڕانکارێکی کردووە لە تەشکیلەکەی بزانین گۆڕانکارەکەی ئەمان چییە؟ گۆڕانکارەکانی زانکۆی کوردستان گۆڕاس سەلام پێشبڕکێەکە بەجێ دێڵێ بۆ حەیدەر ئەحمەد.
حەیدەر ئەحمەد تەمان 27 ساڵ قوتابی قۆناغی چوارەمی بەشی کۆمپیوتەر لە داهاتوودا ئارەزووی ئەوەیە بێتە ئایتی. کاک حەیدەر بەخێر بێی. خۆشەویستانم ئێستا دەست پێ دەکەین وە لە هەولێری پزیشکی سوبحانی فەرمیوەرە وە لە زانکۆی کوردستان حەیدەر. هەردوو لاتان بەخێر بێن، خۆتان ئامادەکەن. سێ پرسیار لە هەر یەشێک لێواکرێ. پرسیارەکە دەڵێت دووەم درێژترین ڕووباری جیهان ناوی چییە و لە چ کیشوەرێکە؟ زانکۆی هەولێری پزیشکی. میسیسیپی لە ئەمریکای باکوور. میسیسیپی بەداخەوە هەڵەیە. ڕووباری نیل. ڕووباری نیل ئەویش هەڵە بوو دیسان ئەمازۆن لە ئەمریکا. پرسیاری دووەم نووسەری ڕۆمانی سێشەممان لەگەڵ مۆری کێیە؟ میچ ئەلبوم. زانکۆی هەولێری پزیشکی تۆڵی کێیە؟ میچ ئەلبوم. میچ ئەلبوم. زۆر ڕاستە، توانی 5 خاڵ بەدەست بێنێ بۆ زانکۆکەی، بەڵام با پرسیارەکە من هەمووی تەواوکەم اینجا دەست بێن بە بۆتۆن، زۆر پەلەت نەبێ. پرسیارێکی در باوکی زانستی بۆ ماوەی قەشەیەکی ئاگۆستینی بوو کە مێشی بەخێو دەکرد، ناوی ئەم قەشەیە چی بوو؟ جاریشکە بۆتانە خوێنەوە. باوکی زانکۆی هەولێری پزیشکی، باوکی زانستی بۆ ماوەی مندل. زۆر ڕاستە، توانیت گریگۆر مندل توانیت 5 خاڵی تر بەدەست بێنی. دەست خۆش بێ، فەرموو چتۆ شوێنی خۆتان، دەستان خۆش بێ. لە زانکۆی هەولێری پزیشکی شادان وە لە زانکۆی کوردستان ڕۆشنا. هەردووکتان بەخێر بێن. ئۆکەی، سێ پرسیاریش بە هەمان شێوە بۆ ئێوە، هەر پرسیارە 5 خاڵی لەسەرە. پرسیارەکە دەڵێت لە جامی جیهانی ئافرەتان بۆ تۆپی پێ لە ساڵی 2015 کام هەڵبژاردە بوو بە پاڵەوان؟ زانکۆی کوردستان. هەڵبژاردە مەقسەدمان وڵاتە یان وڵات؟ هەڵبژاردەی منتەخەب وڵات. بەرازیل. بەرازیل. بەداخەوە دۆزانی؟ دۆش نازانێت. ڕاستیەکە وەڵامە ڕاستەکە ئەمریکا. ئۆکەی، پرسیاری دۆم بۆ ئێوە زیاترین بەرهەمی سینەمایی ساڵانە لە کام وڵات بەرهەم دەهێنرێت؟ هندستان. زانکۆی کوردستان دەڵێ هندستان. زۆر ڕاستە، توانیت 5 خاڵ بەدەست بێنی بۆ زانکۆکەت لە بۆلیوود لە هندستان. پرسیارێکی تر ئەو ئامێرەی کە لە فڕۆکەخانەکاندا مەبەستی دیاریکردنی بەرزی هەورەکان بەکاردێت ناوی چییە؟ 10 ثانیەتان هەیە. تەکنەلۆژیایەکە یان ئامێرەکە؟ ئامێرەکە ناوی چییە؟ ئەوەی کە بەرزی هەورەکانی پێورێ. GPS لە بۆ لەنگویج لاتیتود ناوێک مێ وەڵامێک. GIS. GIS. بلاک بۆکس. چی؟ بلاک بۆکس. بلاک بۆکس. شادان هەڵێ بلاک بۆکس. بلاک بۆکسیش هەڵەیە. هێرس سیلۆمەتر. سیلۆمەتر ڕێژەی بەرزی ئەتزانی؟ ناوەڵا هەردەدەزانی. ستایڵی ئەوەکەی نووسینەکەی بە ئێسپەسی. ئۆکەی، دەستان خۆش بێ. ئێوەش پرسیارەکان تەواو بوو، دەبێت دوو بەشدار بوویتر دێت بێتەوە. بچنەوە شوێنی خۆتان. زۆر سوپاسدانەکەین. لە زانکۆی هەولێری پزیشکی محەممەد وە لە زانکۆی کوردستان هەڵۆ. کاک محەممەد بەخێر بێت. هەڵۆ بەخێر بێت. سێ پرسیاریش بۆ ئێوە هەیە. پرسیاری یەکەم
ناپلیۆن بۆنەپارت لە ژیانیدا لە چەند شەڕ بەشدار بوو؟ زانکۆی کوردستان چاولێ زوو دەست بە بۆ تۆ نانەیت ئەوەیە کە دڵنیا نەبی. سێ لە چەند شەڕ بەشدار و یاشکا لە چەند شەڕدا بەشدار بوو ناپلیۆن بۆنەپارت؟ 5 شەڕ. 5 شەڕ. هەموو ژیانی خەریکی شەڕکردن بووە کابرا لە 6 شەڕا بەشدار بووە ناپلیۆن بۆنەپارت. ئۆکەی پرسیارێکی تر ئەگەر منداڵێک کوڕی باوکی نەبێت دەبێتە چی باوکی؟ زانکۆی پزیشکی چی باوکی؟ کچی باوکی زۆر ڕاستە پرسیارێکی زۆر ئاسان بوو بەس تۆ مێشکی بۆ چۆچوو ئاوانیە دۆزیاوە سەری لێ شوێنێ. کۆتا پرسیار بۆ ئێوە سووکترین گاز لە سروشدا چ گازێکە؟ هێلیۆم. زانکۆی کوردستان ئەڵێ هێلیۆم. هایدرۆجین. هایدرۆجین زۆر ڕاستە. دەستان خۆش بێ ئێوەش تەواو بچنەوە شوێنی خۆتان. لە زانکۆی هەولێری پزیشکی و ڕەهێڵ و لە زانکۆی کوردستان لاوێن ئۆکەی سێ پرسیاریش بۆ ئێوە بە هەمان شێوە. پرسیارەکە دەڵێت چ جۆرە خواردنێک هەڵگری زۆرترین ڕێژەی ڤیتامین کەیە؟ زانکۆی هەولێری پزیشکی ڤیتامین کەی ناوی خواردنەکە بڵێن چ جۆرە خواردنێک بەڵێ چ جۆرە خواردنێک؟ کەرەوز. کەرەوز کەرەوز بە تەنیا ناوی خواردنەکەی چی پێ دەڵێن؟ کەرەوز چیە؟ سەوزەوات. سەوزەوات زۆر ڕاستە. سەوزەوات یعنی بۆ ئیلا کەرەوە بەس بۆ معدەنووس و ئەوانی کەش هەمووی ئیهمال کرد. معدەنووس حەزی لە کەرەوزەوە وەڵڵا توزانم خاس خاس. ئۆکەی توانیت 5 خاڵ بۆ زانکۆکەت بەدەست بێنی. پرسیارێکی تر ئەو زانایە کێ بوو کە داتاشرا و تەواو کاری لە بیرکاری داهێنا و بە باوکی کالکولس دادەنرێت؟ نیوتن. زانکۆی کوردستان دەڵێ نیوتن. بەداخۆ هەڵێ هەر کالکولس بەخۆی. زانکۆی هەولێری پزیشکیڵێ کالکولس خۆی ئەمریکێ. وەڵامە ڕاستەکە ویلیام لایبنیس. کۆتا پرسیار بۆ ئێوە هونەرمەند حەسەن زیرەک خەڵکی کام شاری ڕۆژهەڵاتی کوردستانە؟ زانکۆی هەولێری پزیشکی بۆتان. بۆتان ڕاستەکە؟ سنا. سنا. تۆ چی؟ بۆتان. بۆتان؟ بەڵێ. بۆتان تۆژەڵی سنا. هەردووکتان هەڵەیە بۆکان. بۆکان. ئەم بۆ کرد بەت وەڵڵاهی لە دەمم پێکەڵا. زۆر زۆر سپاسانەکەیم بچنەوە شوێنی خۆتان. دەستان خۆش بێ. ئەبێ تۆزێ سترێسیتان کەم بکەنەوە لەم قۆناغا چونکە پرسیارەکان هەندێکی زۆر ئاسانە. دوجار بۆکانەکەی بە بۆتان. ئێستا ئەمانەیە بزانین چ زانکۆیەک زۆرترین خاڵی بەدەست هێناوە؟ زانکۆی هەولێری پزیشکی 115 خاڵ. زانکۆی هەولێری پزیشکی بەردەوامە بێ لە قۆناغی ترا دەیبینینەوە و بەداخۆ زانکۆی کوردستان 85 خاڵیە بەڵام بەجێمان دێڵێ دەستان خۆش بێ. خۆشەویستانم تا بەرنامەیەکی تر بەخواتان ئەسپێرین و خواتان لەگەڵ. حاڵ بن کە بەشداری ئەو بەرنامەمان کرد وەکو زانکۆی کوردستان و خۆشحاڵیشم کە زانکۆی هەولێری پزیشکی سەرکەوتنیان بەدەستێنا. ئینشاءڵڵا ساڵی داهاتوو ئەمە سەرکەوتن بەدەستێنین. ئێمە وەکو زانکۆی کوردستان یەکێکە لە زانکۆیە گەورەکان بۆیە ئێمە بۆ ساڵی تر خۆمان حازر دەکەین
تیمی بەقوتر تیمی باشتر حاضر دەکەین و زیاتر ڕاهێنانی لەسەر دەکەین. بەڵێ ناخۆشە ئێستا دڵتەنگین هەر هەمومان دڵتەنگین و هیوادارین کە ئەو بەرنامە و پرۆگرامە بەردەوام بێ و ساڵی داش بێ تیمیکە بێن و بەردەوامی بە بەرنامەکە بدەن. ئاسی زانستیشمان لەوە نییە کە باش نەبێ بەڵام ئەو بوارانەی کە پرسیاری تێداکرا ئێمە شارەزایمان تیانەوە بووە سەر نەکەوتین. هەرچەندە دەمانتوانی سەرکەوتن بەدەست بێنین بەڵام گرنگ بەشداری بوونەوە سەرکەوتن بۆ تیم بەرامبەرمان دەخوازم و هیوادارم لە فاینەڵ بیان بینی. دڵتەنگین کەوا سەرکەوتومان بەدەست نەهێنا بەڵام دڵنیان کەوا ساڵێکی کە باشترە بین و باشدارە بین و سەرکەوتو بەدەستەهێنین. ئەمە یەکەم بەرنامە بۆم بەرنامەی تر زۆر خۆشحاڵ بین لە برنەوەمان ینی ئومێدێکی باشمان هەیە و بەرنامەکانی داهاتووش ئینشاءڵڵا هەوڵێکی باش دەدەین خۆمان حاضر دەکەین بەوانەی داهاتوو وەسیقەشمان بە خۆمانەکە ئینشاءڵڵا تا یەکەم و دومی سێمی ڕناوەستین ئەگەر یەکەم نەبی. ئێمە زۆر باش خۆمان ئامادەکرد و ڕاستی بۆش هاوین بیبینەوە و بەڕاستی زانکۆی کوردستان لە هەولێری زانکۆیەکی بەتوانانە قوتابیەکانیان زۆر باشن بۆیە ئێمە بە گرنگیەوە ئەو یاریەمان وەرگرت بوو و توانیمان بیبینەوە خۆشبەختانە. زۆر خۆشحاڵین کە سەرکەوتنمان بەدەستێنا لە بەشیەکەمی پرۆگرامەکە و لە بەشەکانی تریش بە بروتینێکی زۆر زیاتر دێنەوە پرۆگرامەکە و لەگەڵ زانکۆکانی بەرامبەرمان هەروەها بە شێوازێکی نوێتر و پلانێکی نوێتر بەشدار دەبین تێدا و ئینشاءڵڵا سەرکەوتنیش بەدەستدێنین تا فاینەڵ. هۆکاری سەرەکی سەرکەوتنەکەمانەوە بوو کە ڕۆحیەتێکی تیمێکی زۆر توندمان لە نێوان خۆمانمان هەبوو باوەڕمان بە سەرکەوتن هەبوو سەرکەوتنمان بەدەستێنا. لە کۆتایی بەرنامەکەش ئێمە بردمانەوە هیوادار لە قۆناغەکانی سەرکەوتوو بووین بە هیوای چانسی باشتر هەمووان. پێ خۆشحاڵم کەەوە زانکۆکەمان ئەوە سەرکەوتنی بەدەستێنا و ئامادەکاری باشتر دەکەین بۆی بگەینە فاینەڵ. ئەستێرەکانی زانکۆ بە سپۆنسەری